السلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر الله أكبر أشهد لا إله إلا الله. اللهم صل على محمد وعلى آله كما صليت على إبراهيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، جۆرێک لە جۆرەکانی دروستکراوەکانی خوای پەروەردگار مەلائیکەیە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. ئەوان بێگوناه و بێتاوانن. ئەوان خوای گەورە لە نور دروستیانی کردووە، هیچ کاتێک گوناه و تاوان ناکەن. جا ئەمڕۆ پێمان خۆش و بە پشتیوانی خوای گەورە بزانین مەلائیکە بێتاوانەکان بێگوناهەکان کە لە خوای گەورە زۆر نزیکن دوعای خێر بۆ کێ دەکەن. بۆی بە پشتیوانی خوا ئێمە لەو کەسانە بین کە ڕۆژانە مەلایکەی خوا دوعای خێرمان بۆ بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردو ئەو کەسانە کێن کە مەلایکە دوعایان بۆ دەکات یا دوعایان لێ دەکات.
کەسانێکی مەلایکە دوعای خێریان بۆ دەکات. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە صحیح بخاری مسلم داهاتۆ دەفەرمێ هەموو بەیانیەک کە ڕۆژ دەبێتەوە دوو مەلایکە دابەزنە خوارەوە لە ئاسمان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. ئەم دوو مەلایکەیە دوعا دەکەن و دوعا لە خەڵکی دەکەن. یەکێکیان دەفەرمێ اللهم أعطي منفقا خلفا، ئەوە کەشیان دەفەرمێ اللهم أعطي ممسكا تلفا. خوای گیان ئەوەی سەروەت و سامانی دەبەخشێ و ماڵەکەی خۆی دەبەخشێ بە فەقیر و هەژاری دەدات، خوایە بۆی پڕکەرەوە. ئەوەی کە بەخشیوێتی بۆی پڕکەرەوە، بەرەکەت بخە ڕزق و ڕۆزیەوە، چونکە ماڵ و سەروەت و سامانی دەبەخشێت. ئەوە کەشیان دەفەرمێ خوای گیان ئەوەی ماڵەکەی نابەخشێ چروکە و ڕەزیلە و گرتوێتیەوە لە فەقیر و هەژارەکان، خوایە سەروەت و سامانەکەی بە هیلاک بدەیت. کەواتە ئەگەر پێت خۆشە هەموو بەیانیەک ئەو دوو مەلایکە لە ئاسمانەوە دابەزنە خوارە دوعای خێرت بۆ بکەن، یەکێکیان بڵێ خوایە گیان ئەوەی کە ماڵ و سەروەت و سامان دەبەخشێ، خوایە گیان بەرەکەت خەیتە ڕزق و ڕۆزیەکە و بۆی پڕکەیتەوە، ئەو شوێنەی بۆ پڕکەیتەوە کە بەخشیوێتی. بۆیە ئەگەر ڕۆژانە پارەیەکی کەمیش بوو بیبەخشە، هیچ دەست نەکەو بیکە ناو مزگەوتێکەوە، بۆی ئینشاڵڵا ڕۆژانە مەلایکەی خوا دوعای خێرت بۆ بکە. و ئەو کەسەشی کە نایبەخشێ ڕۆژانە مەلایکە دەفەرمێ خوایە ماڵەکەی لە ناوبەری، ئەگە تۆ 250 هەزاریش ببەخشی تۆ بەخشیوتە، ئەگەر نەیبەخشی تۆ نەتبەخشیوە. کەواتە ئینشاڵڵا با لەو کەسانە بین کە ماڵ و سەروەت و سامانمان دەبەخشین بە پێی توانای خۆمان، ئەو کاتە مزگەینیمان لێبێ مەلایکەی خوا دوعای خێرمان بۆ دەکەن. واللهی 1000 دینار ببەخشی مەلایکە دەفەرمێ خوایە گیان هەزارەکەی بۆ پڕکەرەوە، 10,000 ببەخشی مەلایکە دەفەرمێ خوایە 10,000ەکەی بۆ پڕکەرەوە. ئیتر چیتەوێ؟ والله مەلایکەش دوعای وەک من و تۆنی، دوعای قبوڵە، هەر دوعای بکەن بە ئیزنی خوا، خوا پڕی دەکاتەوە. واللهی سەروەت و سامان کەم ناکا بۆی کە پێ ناخوادا بیبەخشی. مەلایکەی خوا دوعای خێر بۆ کێ دەکەن؟ شەوان ئێمە دەخەوین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا هەر کەسێک شەو خەوت بە دەستنوێژەوە، ئەمانە ضرورە، ئێمە پێویستمان بە دوعای خێرە، وەرە دوعاکەش مەلایکە بۆ دەکات، سەلامی خوایان لەسەر بێ. هەر کاتێک کە ئێمە دەچینە سەر جێگای نووستن، جێگای خەوتن، دەستنوێژ بگرین، بە دەستنوێژەوە بخەوین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک چووە سەر جێگای نووستن و خەوتنەکەی، لەسەر جێگای خەوتنی بە دەستنوێژەوە خەوت، ئەوە مەلایکەیەک سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ لای ئەو ئینسانە دەبێت، لە تەنیشتی ئەو مرۆڤە دەبێت، لەسەر جێگای ئەو مرۆڤەیە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کاتێک کە ئەو ئینسانە دەخەوێ و جاری وایە خەبەری دەبێتەوە ئەم دی و ئەو دی و دەکات، بەردەوام ئەو مەلائکە دەڵێ اللهم اغفر لعبدك فلانا فإنه بات طاهرا، خوایە گیان لە فڵان عەبد خۆش بە چونکە بە دەستنوێژەوە خەوتووە. جا هەر کاتێ دەستنوێژت گرت خەوتی، حتا بەیانی مەلایکەی دوعای خێرت بۆ کات، بە تایبەت خوای گەورە ئەو مەلایکە دەنێرێ بۆ لای تۆ، ئەگەر دەستنوێژ بگری لەگەڵ تۆدا دەبێ، دەستنوێژ نەگری دەڕوا بۆ لای کەسێکی تر. جا پێت خۆشە خوای گەورە لە سەروی عەرشەوە فەرمان بکات فڵان مەلایکە بڕوا بۆ سەر جێگای فڵان کەس، لەگەڵ یا بێ هەتا بەیانی دوعای خێری بۆ بکات، چونکە بە دەستنوێژەوە خەوتووە. وەڵای دەستنوێژ گرتن نە پارەی دەوێ، نەماندووبوونی دەوێ، تەنها ئیمانی دەوێ. ئینسان ئەوەندە ئیمانی ضعیف بێ نەتوانێت دەستنوێژێ بگرێ، ئالەم خێرە خۆی بێبەشکە، توخوا چی خێرێک لە مرۆڤەدا هەیە؟ بۆیە ئەگەر پێت خۆشە مەلایکە بڵێ خوایە لە فڵان کەس خۆش بە، بێگومان دوعای مەلایکەش قبوڵە. بۆیە ئینشاءڵڵا بەبێ دەستنوێژ مەخەون شەوان، مەلایکە دوعای خێرت بۆکە کە خوای گەورە لێت خۆش بێت، دڵنیاش بە خوای گەورە لێت خۆشە بێت، چونکە دوعایان قبوڵە و ڕەتکردنەوەی نییە. بەڵێ خۆشەویستان، یەکێتر لەو کەسانەی کە مەلایکە دوعای خێری بۆ دەکات ئەو کەسەیە کە لە مزگەوتایە چاوەڕێی نوێژ دەکات.
پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم لە صحیح مسلم داتووە کەسێک لە ئێوە چاوەڕێی نوێژ بکات لە مزگەوتە کەسێک لە ئێوە سەعات 10 هاتووە یا 11-12 هاتووە یا ڕۆژەکانی تر لە مزگەوتە پێش بانگ دێت بەس نەک ئەوەی کە باسی گەنجێتی خۆیەکە لە مزگەوتدا خەری دەمەتەقەیە ناوە نا دانەنیشن باسی ئەمەکە و ئەوەکە بکەن دانیشتێ ذیکری خوا بکە قورئان بخوێنە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کەسێک لە ئێوە چاوەڕێی نوێژ بکات لە ناو نوێژایە یعنی ئەگەر نیو سەعات چاوەڕێی نوێژکەی ئەم نیو سەعاتە وەک وایە الله ئەکبەرت کردبێ و سەلامت نەدابێتەوە تۆ لە بینی الله ئەکبەر و سەلام دانەوای ئەو بینە چۆن هەمووی بە نوێژ بۆ حسابەکرێ چارێکێکە نیو سەعاتە سەعاتێکە مادەم چاوەڕێی نوێژ دەکەی تۆ هەموو کاتەکەت بە نوێژ بۆ حساب دەکرێت بە دوو مەرج یەکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم دەستنوێژت هەبێت بە دەستنوێژ و چاوەڕێی نوێژکەی دووەمیش لە مزگەوتە ئاوا نەکەی لە کاتی چاوەڕێکردنی نوێژە ئاوا نەک ئاوا پەنجەکانت تێکەڵ کرد پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم پێڵێن تەشبیک ئەگەر ئاوات کرد لە ناو نوێژ دەرەچیت وەکو سەلامت دابێتەوە بەم دوو مەرجە تۆ نیو سەعات سەعاتێ چەندێ دقەیە چەند دقە چاوەڕێی نوێژکەی هەمووی بە نوێژ بۆ حساب بکرێ لەگەڵ ئەوەشا مەلایکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ تدعو له الملائكة اللهم اغفر له اللهم ارحمه هەموو کاتەکەت بە نوێژ بۆ حسابەکرێ دە دقەیە چارێکەکە نیو سەعاتە چەندێکە مادەم چاوەڕێی نوێژی فەرزتە مەلائکەیش دوعای خێرت بوو ئەکا ئەو کات ئەو مەسافەیە بەپێی ئەو کاتێکە دانیشتیتە دەڵێ خوایە گیان لە فڵان کەس خۆش بە خوایە ڕەحم بە فڵان کەس بکە کە چاوەڕێی نوێژێتی بۆیە هاتی بۆ مزگەوت بۆ خۆت دانیشە ذیکری خوا بکە سبحان الله بکە الحمد لله بکە لا اله الا الله بکە الله اکبر بکە ذیکری خوا بکە بەداخەوە خەڵکەی دوای نوێژی بەیان دانیشە تا خۆرکەوتن باسی زمانی زووەکە ئاوا دانیشە بڕۆ بۆ ماڵ بەداخەوە دانیشتیتە بۆ خۆت ذیکری خوا بکە سڵاوات بدە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە ئەو کەسێک کە لە مزگەوتایە ئیستا هەر کەسێک لە ئێوە کە هاتووە بۆ مزگەوت هەر کەستان بەپێی توانای خۆتان هاتوونە بەڵام چەند دقەیە لە مزگەوتان هەموویتان بە نوێژ بۆ حساب کراوە نەک جومعە نوێژە فەرزەکانیش هەتاکو سەلامی نوێژی جومعەشە دەینەوە یاخود هەتا سەلامی نوێژە فەرزەکە دەدەیتەوە هەمووی بە نوێژ بۆت حسابەکرێ و مەلایکەش بەردەوام ئینشاڵڵا ئێمەش لەو کەسانەین مەلایکەی دوعای خێرمان بۆ دەکەن بۆ هەموو نوێژەکانی تریش ئەڵێن خوایە لەم جەماعەتە خۆش بە خوایە ڕەحم بەم جەماعەتە بکە پێویستمان پێی نییە کەواتە هاتیتە مزگەوتەوە مزگەوت دیوەخان نییە شوێنی عیبادەت و ذیکری خوا قورئان خوێندن ئاگاداری ئەو خاڵە بن یەکێتە لەو کەسانەی کە مەلایکە دوعای خێری بۆ دەکات ئەو کەسانەیە کە خەڵکی فێری خێر و چاکە دەکەن ڕێگای چاک پیشانی خەڵکی دەدەن خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ هەموومان تۆ دەتوانی بە بڵاوکردنەوەی قورئان خۆت بکەیتە ئەم سنفەوە ئەم جەماعەتەوە دەتوانی بە بڵاوکردنەوەی وتاری کاریگەر و باش خۆت بخەیتە ئەم شوێنەوە با خەتیبیش نەبیت خۆ ئەمە کە باسی دەکەین تەنها بۆ خەتیب نییە بۆ کەسە نییە کە وتار دەدا بۆ کەسە نییە کە قورئان دەخوێنێ و قاریئە بۆ کەسێکیشە کە بڵاویشی کاتەوە حەدیثێک بڵاو کەرەوە قسەیە خۆش بڵاو کەرەوە نەک گۆرانی هەزار گۆرانی بڵاو کەیتەوە مەلایکە یەک دوعای خێرت بۆ ناکە بەس قورئان بڵاو کەیتەوە وتاری ئاینی بڵاو کەیتەوە بابەتی ئاینی بڵاو کەیتەوە هەم مەلایکەی خوا دوعای خێرت بۆ کە نەک هەر مەلایکە گوێ بگرن لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الله وملائكته وأهل السماوات والأرض حتى النملة في جحرها وحتى الحوت ليصلون على معلم الناس الخير خوای گەورە بە گەورەی و دەسەڵاتی خۆی سڵاوات لەسەر کێدا سڵاواتی خوازان چییە؟ خوای گەورە لای مەلایکەکان باست ئەکات بە چاکە لای مەلایکەکان کە لە خۆی نزیکن لە مەلایکەکانی ئاسمان دەفەرمێ فڵان کەس دینی خوا بڵاوەکاتەوە فڵان کەس خزمەتی ئاینەکەی من دەکات فڵان کەس خەڵکی فێری خێر و چاکە دەکات خوای گەورە ئاوا باست دەکات لای مەلایکەکان و پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هەموو مەلایکە هەرچی مەلایکە هەیە لە ناو بوونەوەردا هەر هەمووی دوعای خێر بۆ کێ دەکەن نەک هەر ئەوەندە فەرمووی هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە
هەرچی بوونەوەر هەیە ڕۆح لەبەر و بێڕۆح حتا مێرولەکان لە ناو شارەکانی خۆیاندا. ئێستا کە زانست باسی دەکات هەر نەفرێک زیاتر لە ملیۆنێ مێرولەی بەرەکەوێت، ئەوە نە مێرولە سەر زەویا زۆرە، یعنی بەراوردێکی بە مرۆڤ هەر مرۆڤێ ملیۆنێ زیاتر مێرولە بەرامبەرێت، واتە ئەوەندە زۆرە مێرولە. ئەزانین دوعای خێر بۆ کێ دەکەن؟ حوتەکان لە ناو دەریاکانە، لە ناو محیطەکانە و ئەتڵەسەکانە، هەمووی دوعای خێر بۆ کێ دەکەن؟ بۆ عەلا معلمی الناس الخەیر، ئەو کەسەی مامۆستایە و خەڵکی فێری چاکە دەکەن. مامۆستا مەسمانەوە هەیە مامۆستایە و هیچ ئیسفادێکی بە خەڵکی نییە. ئەو کەسەی مامۆستای چاکەیە، واتە ڕێگای خەڵکی، ڕێگای چاک پیشانی خەڵکی دەدات. جا کاتێککە تۆ وتار بڵاوەکەیتەوە، قورئان بڵاوەکەیتەوە، بابەتی ئاینی بڵاو دەکەیتەوە، قورئان و حەدیث بڵاوەکەیتەوە، هەرچی بوونەوەر هەیە هەمووی دوعای خێر بۆکە. هەمووی دەڵێ خوایە لە فڵان کەس خۆش بە ئاینەکەی تۆ بڵاو دەکاتەوە، خوایە لە فڵان کەس خۆش بە قورئان بڵاو دەکاتەوە، خوایە لە فڵان کەس خۆش بە وتار بڵاوەکاتەوە، خوایە لە فڵان کەس خۆش بە قورئان و تەفسیر و حەدیث بڵاوەکاتەوە. هەمووی دوعای خێر بۆکە. پێویستت پێیت یا پێویستت پێی نییە؟ لەوە خۆشتر هەیە بە سەدەها ملیار و ملیۆن و تریلیۆن و نازانم چی ژمارە گەورەکان هەمووی مەلایکە دوعای خێر بۆ دەکات. بوونەوەر مێرولەکان، مێرولە دوعای خێر بۆکە. بۆ لە دەستخۆتی ئەدەی؟ چی ئیسفادەیە لە گۆرانی دەکەی؟ چی ئیسفادەیە لە فلیم دەکەی بەڵاوی دەکەیتەوە؟ برای بەڕێزم، قورئانەکە بڵاوکەرەوە، دینەکە بڵاوکەرەوە، هەرچی بوونەوەر هەیە سوێن بەخوا ئەو دیوارش دوعای خێر بۆکە. بەپێی قورئان و حەدیث دیوارەکانیش، بەردەکان و دارەکان و هەموو بوونەوەر زیکری خوا دەکەن و دوعای خێر دەکەن. کەواتە ئینشاڵڵا خۆت لەم خێرە مەحروم مەکە، تەنها ڕێنی شاردەری چاک بە، ئەوەی پێتە بە خەڵکی ڕابگەێنە بەپێی توانای خۆت. یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگەڕی مەلایکە دوعای خێرمان بۆ دەکەن، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ملائكة دعاء خير بو كدكات. لحديثك صحيح مسلم دهاتوا إمام صفوان كري عبد الله رحمتي خوالي بيت فرميه روشتن بو الشام، شوم خزمتي إمامي أبو الدرداء بو مالي خويان. أبو الدرداء يكيق للصحابة كان في غمري خواه صلى الله عليه وسلم. أبو الدرداء أفرميك روشتم مالي أبو الدرداء للشام، صحابي خوشويستي في غمري خواه صلى الله عليه وسلم، تماشام كل مال نية، بلان خيزاني كأم الدرداء لمال بو. أفرميت شاكو تشونيم لقل خيزاني أكت، خيزاني وتي أمثال أتشي بو حج، صفوان أروي بو حج، وتنبالي أروم بو حج. فرمي دا دعاي خير ما بوكا، دروستا كسي تشوفوا حج وعمره بري دعاي خير بوكا. بلان أوي كدليل اللي ناوم بينا أما عشائر يشتي ولا دينانية، اشتوانية ناوم بينا اللي بعنا ناو هنان دو معناه هي ناو هنان ومعناه كخلق خرافي تيجشتوا أو غلطة، بس أجل ناو هنان بالدعاء بدروستا ناو بين دعاء واتدعاء خير بوبك نكلة فلان كاس ورا بو حج عمره أو الناس اشتي ولا دينانية، والله خويا فلان كاس حج عمره يبقى نصيبك بالدعاء خير ناوي بينا. أم خيزاني أم الدرداء كهايوش الصحابة رضي الله عنهم فرمي أي صفوان كري عبد الله ما دام صلات شي بو حج دعاء خير ما بوك بوشي چونك پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي دعوة المرء المسلم لأخيه بغير ظهر الغيب مستجابة عند رأسه ملك موكل كلما دعا لأخيه بخير قال الملك الموكل آمين ولك بمثل. فرمي چونك پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي هر کاتێک مسلمانێک لە پاشملە واتە ئەو کەسە لەگەڵتا نەبێ دوعای خێر بۆ مسلمانێک بکات دوعاکەی قبوڵە. تۆش ڕۆی بۆ حەج من لە شام و تۆ لە حەج لە پاشملەیە دوعای خێرمان بۆ بکە چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم دوعای مسلمان بۆ مسلمان ژن بێ یا پیاو بێ مادەم لە پاشملە بێ و کەسەکە ئامادە نەبێ قبوڵە مستەجابە. بۆچی قبوڵە؟
فەرمی ئەو کەسێک کە دوعا دەکات بۆ مسلمانێک بۆ برایەکی خوشکێکی خۆی لە دیارسەری ئەو ئینسانە مەلایکەیەک وەستاوە ئەها مەلایکە تەرخان کراوە بۆ تۆ بۆچی لەبەر دوعای خێر بۆ خەڵکەکەی هەر کاتێ دوعات کرد ئاوا ئەگەر دوعات بۆ خەڵکی کرد مەلایکە دێتە دیارسەرت هەر دوعایەک بکەی بۆ ئەو مسلمانە ژن بێ یا پیاو بێ ئەو مەلایکە دەڵێ ئامین واتە خوای گەورە دوعات قبول کات ئەوەی کە داوای دەکەی بۆ مسلمانەکە خوا بە تۆشی ببەخشێ بۆیە زانایان دەفەرمون ئەگەر کەسێک حەزی لە شتێک بوو با دوعای خێر بۆ خەڵکی بکە بۆ نمونە حەزم لە حەجە دەڵێم خوایەکیان حەج بە نسیبی فڵان و فڵان و فڵان بکەی مەلایکە دەڵێ ئامین خوا بە نسیبی تۆشی خوایەکیان عومرە بە نسیبی فڵان و فڵان بکەی ئەو مەلایکە دەڵێ ئامین خوا بە نسیبی تۆشیکە خوایەکیان سەرۆت و سامانی فڵان کەس و فڵان کەس زیاد بکەی مەلایکە دەڵێ ئامین خوا سەرۆت و سامانی تۆش زیاد بکە هەر دوعایەتش حەزت لە بەهەشتە بڵێ خوایە فڵان و فڵان بخە بەهەشتە مەلایکە فەرمێ ئامین خوا تۆش بخاتە بەهەشتە ئامین خوا لە تۆش لە جەهەنەم ڕزگار بکە کەواتە هەر دوعایەکت ئەگەر زیاتر ئەتەوێت قبول بێ بۆ خۆتی بکە پاشان بۆ خەڵکیش خوای لێم خۆش بە لە فڵان و فڵانیش خۆش بە خوای بمخە بەهەشتەوە فڵان و فڵانیش بخە بەهەشتەوە بە ئیزنی خوا قبول ئەو مەلایکەی مەبەسمان ئەو خاڵەیە ئەو مەلایکەی تایبەتە بەوەی ئەگەر دوعات بۆ موسڵمانان کرد ئەو مەلایکە تەرخان کراوە دوعای خێر بۆ تۆ بکات بڵێ خوایە چی داوای کردووە بۆ موسڵمانان بەخۆشی ببەخشە کەواتە ئینشاڵڵا لە دوعادا خەڵکتان لەبیر نەچێت یەکێتر لەو کەسانەی کە مەلایکەی خوا دوعای خێری بۆ دەکا ئێمە نەخۆش دەکەوین و کەسیشمان نەخۆش دەکەوێت بەس خوا نەخۆش سەردانیکردنی نەخۆش عیبادەت تخوا پۆزی پێوە لێ مەدەن ئێستا لای فڵان کەسی خزم کە نەخۆشە ئەمە چی ئێستا لای باوک و دایکی خۆشەویستم دایک و باوک سەردانی کە عیبادەتە عیبادەت وەکو وای بڵێ ئێستا لە ناو نیوەژە سەیرم کرد فەرقی نییە ئەوە عیبادەتە مش عیبادەت پێویست ناکە ئینسان دوو لە ڕیبەرەستان خۆی فشکاتەوە سەردانی نەخۆشێکت کردووە دوعای خێر جیاوازە بڵێ فڵان کەس نەخۆشە دوعای خێری بکەم بەڵام ڕسمەی خۆت بۆ دەرەخی یعنی من سەردانیم کردووە ئاگادار بناهان چەندێ موهیمم سەردانی نەخۆشم کردووە دڵنیا بە خێر دەست ناکەوێت مادەم خۆت ڕسمەکە بگری خۆتی پێفشکەیتەوە دوو لە ڕێبەڕێستان پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا ئەفەرمێ هەر کەسێک سەردانی موسڵمانێک بکات نەخۆش بێ ئەگەر تاقی بەیانی بێ هەتا نزیک نیوەڕۆ تاق بەیانیە هەتاکو ئێوارە هەتا بانگی مەغریب 7,000 مەلایکە دوعای خێر بۆ بکە 7,000 مەلایکە دوعات بۆ ئەکەن خوا لێت خۆش بێ خوا ڕەحمت لێ بکە خوا لە کێشە و بەڵاو لە نەخۆشی و لە هەموو دەرد و بەڵایەک بە دوورت بکە ئەمە خێرە زۆر گەورەیە بۆیە پێویست ناکە سێڵفی لەگەڵا بێت بۆ خوا بچۆ با کەس نەزانێت خەڵکی ڕسمی گرتی تۆ دەسەڵاتت نییە بەڵام تۆ خۆت ئەم شتە مەکە فەڵان کەس ڕسمێک مام گرە با بزان سەردانی نەخۆشەکەمان کردووە ئەمە قیمەتی نییە بۆ خوا نییە و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر تاقی ئێوارە سەردانی نەخۆشی بکەی ئیتر لە دوای نیوەڕۆ ئێوارەی پێوترێ شەویش بێ بە هەمان شێوە هەتا بەیانی 7,000 مەلایکە دوعای خێر بۆ بکە 7,000 مەلایکە دوعات بۆ دەکەن خوای گەورە تەرخانی کردووە مادەم تۆ سەردانی نەخۆشێکت کرد لەبەر خاتری خوا نەک بۆ ناو دەرکردن بۆ خوا ئیلا 7,000 مەلایکە تەرخان ئەکرێ لەیانی خوای گەورە فەرمان دەکرێ ئەم 7,000 مەلایکە ئیشی ئێوە ئەوەیە لە بەیانی و هەتا ئێوارە یا لە مەغریب و هەتا بەیانی دوعای خێر بۆ فڵان کەس کرد ئەمە پێویستمان پێی نییە بۆیە سەردانی نەخۆشەکەی لەبەر خاتری خوا بڕۆ نەک بۆی خەڵکی پێت بزانێت من لە فەیسبووک تۆ ناناستم چی پێویستە بزانم چ لە وەلای نەخۆش هیچ زەڕوور نییە بۆ خوا بیکە و بینێرە بۆ قیامەت 7,000 مەلایکە دوعای خێر بۆکە ئاخر خاڵ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە و زۆریش شتەکان بەڵام هەمووی باس نەکردووە ئەو کەسانەی کە ڕیزەکان بە جوانی ڕێکەخەن ئەو کەسانی کە بە جوانی ڕیزەکان ڕێکەخەن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فەرمی خوای گەورە و مەلایکەکانی خوای پەروەردگار سەڵاوات ئەدەن لە کێ لەو کەسانەی کە لە ڕیزی یەکەمن ڕیزی یەکەم خوای گەورە سەڵاواتی لەسەردا واتە خوای گەورە لای مەلایکەکان ئەفەرمێ فڵان و فڵان و فڵانی عەبدی من لە ڕیزی یەکەمان نوێژەکەن پاشان پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم خوای گەورە سەڵاوات ئەدا لە ڕیزی دووەم
بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بەڵێ ریزی دۆمیش بە هەمان شێوە خوای گەورە و مەلایکەکان سەڵاواتی لەسەر دەن واتە ئەو کەسەی لە ریز یەکەم و دۆمان نوێژکە مەلایکەی خوا دوعای خێری بۆ بکە نوێژی جومعەیە فەرزە ریزی یەکەم و دووەم بەڵێ پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله علیه وسلم بۆیە ئینشاءالله ریزی یەکەم و دووەم زۆر گرنگە بەڵام مناڵێکیش هاتە ریزی یەکەم و حەقی خۆی پێشتەوە هاتووە مام حاجی تۆ فڕیمەتە ریزی چوارەمەوە پێشتەوە هاتووە زڵمی لێ مەکە لە مزگەوت مەی تۆرێنە دوای ئەڕوات نایەتەوە ئەگەر بە مناڵی کەسێک ڕقی لێمان بوو بێ غەڵەتێکی بەرامبەرمان کردێت لە ئاسانی دڵمان دەرناچێت بۆی دڵی مناڵەکان مەشکێنە هاتووە بۆ مزگەوت مەکە قۆڵیان بکێتە ریزی چوارەوە پێنجەم شتی وا لە دینە نهاتووە حەقی خۆیەتی لە ریزی خۆیان پێشتەوە هاتووە لە تۆ ئازاترە ئەی تۆ بۆ ئازانی پێش ئەوەی مناڵەکە بێ شتا ریزی مناڵەکەەوە کە لە پێش تۆ هاتووە غەدری لێ مەکە لە دڵی مەشکێنە لە مزگەوت بۆیە ئینشاءالله ئەمە خێرێکی گەورەی ریزی یەکەم و دووەم و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە و مەلایکەکان سڵاوات ئەدەن لەو کەسانی کە ریزەکانیان بە جوانی ڕێکەخەن ئەمە لە کۆتایی خاڵک دەمێ باسی کەم ئەوە کە باسم کردم خاڵە لە کاتی نوێژە دەوەستن بە تایبەتی بە تەمەنەکان داوایان لێ دەکەم پیان دەڵێ مام حاجی خاڵ و فلان مام فلان پێت خۆشە خوای گەورە لە سەروی عەرشە باسی تۆ بکە دەڵێ بەڵێ پێت خۆشە مەلایکەی خوا دوعای خێرت بۆ بکات دەڵێ بەڵێ دەی بەڵێکت بسەلمێنە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسانی کە ریزەکانیان جوان دەوەستێن قاچیان جووتەکەن پێیەکانیان جووتەکەن ئەو پاداشتیان بۆ هەیە مەلایکە دوعای خێریان بۆ دەکات و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو کەسەی لەگەڵ ئەوەی تەنیشتی خۆیان پێی جووتکە بۆشایەکەی نێوان خۆی و هاوڕێکەی تەنیشتی پڕ کاتەوە خوای گەورە لە بەهەشتا قەسرێکی بۆ دروستەکە ئەمە حەدیثە بۆیە ریزەکانتان جوان ڕێکن بەڵام بەداخەوە لە ریز لە کاتی ڕکاتی یەکەمە هەمووی پێی جووتە بەڵام لە دووەم و سێم و چوارەمە جووتەکە نامێنێ پێجووتی نامێنێ بۆ جێگایکی گەورە دەکرێت دوای قاچی بچووکە کاتەوە ئەگەر پێت خۆشە لە بەهەشتا تۆ پێنج فەرزەی بۆ مزگەوت ئەو بۆشایانە پڕەکەیتەوە بەلایەنێکەوە پێنج قەسر لە باشتر دەسەکەی بەس ئەگەر مام حاجی بۆشایی بستێ بهێڵیتەوە بینی خۆت و خەڵکە بەخوا خۆت نەخێرە مەحروم دەکەی خۆتیش لەوە مەحروم دەکەی مەلایکە دوعای خێر بۆ بکات سوێن بەخوا ئەگەر لەگەڵ هاوڕێکەتا قاچت بستێ بینی هەبێ مەلایکە دوعای خێر بۆ ناکات چونکە فەرمی على الذين يصلون الصفوف مەلایکەی خوا دوعا بۆ کەسانە دەکات کە ریزەکانیان ڕێک دەخەن نەک کە بڵاوی دەکەنەوە نەکەوانی کە لەگەڵ خەڵکیا بین دروستەکەن ئەوانە نا جا بۆیە خود لەم خێرە مەحروم مەکە ئەمە حیزبایەتی نییە ئەمە دینی تازە نییە ئەمە دینی خۆ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە کۆتاییدا دەڵێم ئینشاءالله با خۆمان لەم خێرانە بێبەش نەکەین مەلایکە دوعای خێرمەوە بکەن بەردەوام ئینشاءالله اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود دعاء خيريان كدوا خويا جان أواني كيش مشاكل يعني بيان حلقي بيان آسان كي أواني نخوش الشفاء عندي أواني قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی حاڵیان خراپە حاڵیان باشکەی یا ربی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی لەو کەسانەمان بگەڕی بەردەوام مەلایکەی خوا دوعای خێرمان بۆ بکەن یا رب العالمین خوایان تۆ زۆر دەوڵەمەند و سەخیت لێمان خۆش بە ئاخرمان بەخێر بگێڕە ئامین ئامین وصلی الله علی محمد و آله وصحبه اجمعین